چکە پرۆژە چینی هەژار و لێ قەوماوە لێ ناگەڕێنەوە چ کابرا گوتی ئەو خەرکەی سرعاتکە لەسەر شانی مەحافەزەیە لە ئیوە بەرهێنانی ئەمە هاشتمانە سەر ئەستۆی خۆمان لەبەر چ خۆمان پارەی دەدەین هێشتا لێ ناگەڕێن لەبەر مەسوود شارەوانی و چەند عقاراتێک لێرە دەستیان دەڕاتن لێ ناگەڕن ئەو ئیشە بڕاتن دووش مەزوع عادەشیاندایە بە ناوی تیجاریانێت زادەکەی ببن هیچ عیلاقی بە گوندی بەختەوەریوە نییە بە پارەی خیالیان فرۆشتە خەرشی تیجاریە ئەمان ئەوەیە ئەوە چ کابرای گوتنی بە شەرعی خوا و پێغەمبەران بە کتابی ڕسمی بە قانون بە محافەزە بە سەرۆکاتی شارەوانی هەموو بە کتابی ڕسمیمان هەیە و بەرهێنان هەمووی دەرێن بکات پیاوی قانون دەبی کتابی ڕسمی پێبی نەمزانیە بەبێ قانونەوە بەس بە تەلەفۆنە شار کوتە سەر 1200 1800 ماری دووبلۆ دوو کەسان دەوێت 1800 بە قوربانی وانکە هێشتان دایانێ زوڵمان لێ بکەن لۆ چکە چینی هەژارن چکە مەزوع ئاخر کە شەڕەشورد لێرە ئیسفادە کردیا لێ ناگەڕێن چاویان پێ هەر نایە تەماشای ئەوە تا ئەوەی تەنیشتمان ئەوەکەی دی ئیتالی ئەڵمانی هەموو شوورەی خۆی هەیە جەنابی براگەورەی دەمانێت بەهانامەوێ چکە ئەو چارەسەری هەموو کێشەکانە جارێ دیش ڕوومان لەوی کرد داویست ئەو دەواازەی بن ئەو بۆ سەبەبی ئەوەش بەچی وەفایەک وێنەی وماندانەیە پشتگیری لێکردن دەمان چکە لەوی زیاتر باوەڕ بکە کەس پشتگیری فەقی چینی ڕەش و ڕوود ناکاتە هەمووی مەسلحەتی هەیە لەو ئاردانە.